ماوەی چەند ڕۆژێکە حکوومەتی ئێران بە پاساوی پڕکردنەوەی بەنداوێک ئاوی زێی بچووکی لە دیوی ڕۆژهەڵاتەوە گرتووەتەوە و بەهۆیەوە ژینگە و سروشتی ناوچەکە زیانی گەورەی پێدەگات. زێی بچووک کە هەزاران ساڵە بە شێوەی سروشتی لە ڕۆژهەڵاتەوە بۆ باشوور دێت و هەمیشە وەکو سامانێکی مرۆڤایەتی هاوبەش تەماشاکراوە و بۆیە ئەگەر گرتنەوەی زەیەکە بەردەوام بێت ئەوە کارەساتێکی سروشتی ترسناکشی لێ دەکەوێتەوە و زیانی گەورە بە کشت و کاڵ و سامانی ماسی و دیموگرافیای ئەو ناوچانە دەگات کە دەکەونە سەر ڕۆخی ڕووبارەکە. بۆیە ئێمە وەکو ڕووناکبیر و چالاکوانانی شاری کەرکووک کە شارەکەمان زیان بەرکەوتەی ڕاستەوخۆی ئەو کارە دەبێت چونکە دەکەوێتە سەر هێڵی زەی بچووک و ئەو ڕووبارەش بە شادەماری ئاوی شارەکەمان دادەنرێت. وێرای ئیدانەکردنی ئەو کارە نیگەرانی خۆمان دەردەبڕین و داوا دەکەین هەردوو حکوومەتی هەرێم و خۆجێیی کەرکووک شارەکانیان بخەنە سەر حکوومەتی عێراق تاکو لە ڕێی پەیوەندیە بەتینەکەیەوە داوا لە کۆماری ئیسلامی ئێران بکات دەست لەو کارە هەڵبگرن و چیدی سزای سروشتی و ژینگەی و کشتتوکاڵی و ئابووری خەڵکی کوردستان نەدەن. کۆماری ئیسلامی ئێران هۆکاری ئاوگرتنەوەکە ئاشکرا بکات و چارەسەری بۆ بدۆزێتەوە و بە زووترین کات ئاوی زەی بچووک بەرداتەوە